من وەک هونەرمەندێک ڕۆژی هەینی کاتژمێر 2:30 لە سەهۆڵەکە بم بۆ ئەنجامدانی ڕێپێوانێکی گەورە و جەماوەری لەگەڵ کۆی چین و توێژەکانی شارەکەم و هەموو کوردستان بۆ پشگیریکردن لە بەرخودانی ئازایانە و قارەمانانەی ڕۆژاوای کوردستان. ڕۆژاوای کوردستان ئێستا چارەنووسی هەموو کوردستانە بۆ پیشاندانی ئیرادە، بۆ پیشاندانی بەرخودان، بۆ پشگیریکردنیان بۆ زیندوڕاگرتنی ڕۆحی هەموو هاوڵاتیش و ئینسانێکی کوردی لەسەر ئەم گۆی زەمینە بەشداری بکەن لەگەڵمانە بۆ ئەوەی بۆ دنیای بسەلمێنین کە کورد میلەتێکی زیندووە و ئێرادەی کورد تێک ناشکێنرێ. بژی کوردستان، بژی بەرخودانی ڕۆژاوە. من وەکو هونەرمەندێک دژی هەرچی داگیرکاری و وێرانکاریم، دژی هەرچی دیکتاتۆرەکانی سەر ئەم بۆی زەمینە. کارەساتی داگیرکاری و ماڵوێرانی ڕۆژاوای کوردستان لەلایەن هێزی تورک دڵتەنگ و بێزاری کردو، وەک هەموو ئەو کوردانەی کە لە هەر جێیەک دەژین لەسەر ئەم ڕۆی زەمینە. وە پاڵپشتی مافی زەوتکراوی ڕۆژاوا، هاوبەشی ئازار و مەینەتی غەمی خەڵقانی ڕۆژاوا ئامادە دەبم لە ڕێپێوانێکی جەماوەری لە شاری سلێمانی و شارۆچکەکانی دەوروبەری کە هەمویان بۆ هیوایم کە ئامادە بن لە شەقامی سالم کاتژمێر 2:30 دووسبەی. هیوادارم کە هەمووتان ئامادە بن. سڵاو بۆ هەمووتان. سڵاوتان لەبێت بەڕێزان. وەکو دەزانن ئێستا ڕۆژاوا لە بەردەم لەشکرکێشێکی گەورەی دوژمندایە. ئەرکی هەر تاکێکە لە هەر شوێنێکی دنیادا خاوەن هەڵوێست بێ لەسەرەوەی کە ڕوودەدا لە ڕۆژئاوای کوردستان و زۆر بە تایبەت ئەرکی تاک بە تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە هەڵوێستیان هەبێت لە بەرامبەر ئەوەی لە ڕۆژئاوا دەگوزارێت. بۆیە ئێستا بڕیاردراوە ڕۆژی هەینی کاتژمێر 2:30 لە شەقامی سالم لە سلێمانی خۆپیشاندانێکی جەماوەری گەورە بەڕێوە بچێت. خی بەخشندەی میهرەبان، من مامۆستا عەباس خدر فەرەج پێشنوێژ و تارخوێن ڕۆژی هەینی کاتژمێر 2:30 لە سەهۆڵەکە بم بۆ ڕێپێوانێکی جەماوەری گەورە لە پێناو ئیرادەی گەلەکەمان کە ئێستا لە ڕۆژئاوا خۆی دەنوێنێ. بۆیە داواکارم هەمووان ئامادە بن. شهروانو گز یادای که به قربانو تو نهێنی تۆڵامە. بۆ یەکدەنگی هەر چوار پارچەی کوردستان دژی ئەو داگیرکاریە کە ئەکرێتە سەر ڕۆژئاوای کوردستان لەلایەن وڵاتی تورکیای فاشیستەوە، ڕۆژی هەینی ڕێپێوانێکی جەماوەری ڕێک دەخرێت لە شەقامی ساڵەکە. ئامادەبووتان ئەرکێکی نیشتیمانیە بۆ یەکدەنگی نەتەوەییمان بۆ پشگیری لە بەرخۆدانی شەروانان لە ڕۆژاوای کوردستان، بۆ پشگیری لە خوشکبراکانمان لە دژی داگیرکاری دەوڵەتی تورکی فاشی. ڕۆژی هەینی کاتژمێر 2:30 لە شەقامی سەوڵەکەی سلێمانی هەمومان ئامادابین بۆ ڕێپێوانێک دژ بە هەر جۆرە داگیرکاریەک و داگیرکاری دەوڵەتی تورکی فاشی بۆ سەرخاکی پیرۆزی کوردستان. ئامادەبوونتان ڕەتکردنەوەی هەر جۆرە داگیرکاریەکە بۆ سەرخاکی پیرۆزی نیشتیمان. سڵاو بەڕێزان، بیرتان دێت دوێنێ گوتمان ئەمڕۆ باکوورە و سبێنی ڕۆژاوای کوردستان، ئەوە تا ئەمڕۆ ڕۆژاوای کوردستانە. داگیرکاری دەوڵەتی تورکیا لەسەر کوردستان ناوەستێت، بەڵێ بێگومان سبەینێش باشووری کوردستانە. وێ دەبێ هەموو بە یەک دەنگ لە بەرامبەر ئەو داگیرکاریە بوەستینەوە لە هەر شوێنێکی. ڕۆژی هەینی کاتژمێر 2:30 لە شاری سلێمانی لە شەقامی سەهۆڵەکە وەتە جادەی سالم ڕێپێوانێکی جەماوەری سازەکرێ. ئەرکێکی ئەخلاقی نیشتیمانی نەتەوەیی هەموو کوردیەکە و هەموو ئازادی خوازیەکە بەشداری ئەو ڕێپێوانە بێت. ڕۆژی هەینی هەمومان بە یەک دەنگ دەڵێین نا بۆ داگیرکاری، هەمومان پشتیوانی ڕۆژاوای کوردستانی. بەڕێزان، خەڵکی ستەم لێکراوی کورد لە باشووری کوردستان و دەرەوە، من ناسری ڕزازی وەکو گۆرانی بێژێک ڕۆژی هەینی سەعات 2:30 لە سەهۆڵەکە لە سلێمانی لە خۆپیشاندانە بەشدار دەبم. وەک پێشتری شوتومە، ئەم هێرشەی دەوڵەتی دیکتاتۆری تورک بۆ سەر ڕۆژاوای کوردستان هێرشە بۆ سەر
مافی مرۆڤ، هێرشە بۆ سەر ئازادی و دموکراسی، هێرشە بۆ سەر نەتەوەیە کە ساڵانێکی دوور و درێژە بۆ دەستهێنانی مافی خۆی خەبات دەکات. هیوادارم ئێوەی بەڕێزیش لە هەر کوێیەکەن لە باشووری کوردستان بۆ پشتگیری لە خەڵکی ڕۆژاوا بۆ ئەوەی کە لەوە زیاتر کوشت و کوشتار نەبێت لەو خۆپیشاندانەدا بەشدار بن. خەڵکی بە شەرەفی پارێزگای سلێمانی هەموو لاک ئاگادارن لەوەی کە لە ڕۆژاوا چی دەگوزارێت. ڕۆژاوا خەڵکانی خوێن کراوە، پێویستیان بە هاوکاری و پشتیوانی مادی و معنەوی ئێمەیە. ئەوان لەوێ بەڕێوەی غەدرێکی گەورە وەستاون. لەشکرکێشی تورکیا لەگەڵ هێزە توندڕەوەکانی تر بۆ شکاندنی شکۆی نەتەوەیمانە، بۆ شکاندنی ئیرادەی گەلێکە. بۆ ئێمە پێویستە لێرەوە کە ناتوانین لێ بەشدار بین لێرە پشتیوانیان بکەین و پشتیوانیکردنی خەڵک لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەشداریکردنیان لە ڕێوڕسمەکاندا لە مەڕاستیمەکاندا پشتیوانێکی معنەوی گەورەیە بۆمان. هاونیشتمانیانی خۆشەویست، سەلام و ڕەحمەتی پەروەردگارتان لێبێ. من وەکو مامۆستایەکی ئاینی مەلا فەرمانکانی سووری ڕۆژی هەینی بەشداری ئەم خۆپیشاندانە جەماوەریە دەکەم کەوا دژی داگیرکاری تورک کە بە خۆی سوپاکەی هێرش دەکاتە سەر پارچەیەک لە پارچەکانی ئەم کوردستانە دژی ئەم داگیرکاریە ئیدانە و محکومی دەکەین. بۆیە تکامان وایە هەموو لایەک بە ڕۆحێکی کوردانەوە بەشدار بێت لەم خۆپیشاندانەی ڕۆژی هەینی. تکایە ڕۆژی هەینی کاتژمێر 2 و بەشداری خۆپیشاندانێکی جەماوەری سەرتاسەری بکەن لە هەموو ئەو شوێنانەی کە ڕێک ئەخرێ و ڕێک خراوە بە تایبەتی لە شاری سلێمانی کاتژمێر 2 و دەست پێ ئەکا لە سەوڵەکەوە. تکام لە هەموو کورد پەروەرێکەیە، تکام لە هەموو دڵسۆزێکەیە، لە هەموو کەسایەتیەکەیە بە تایبەتی زانایانی ئاینی هەموو لایەک بەشداری تیا بکەین. ئەمە ئەرکێکی نیشتیمانی و ئەخلاقیە، جیاواز لە حیزبایەتی، لە ڕەنگ و لە هەموو جیاوازەکانی تر. تەنها ئاڵای کوردستان دژی ئەو داگیرکاری تورک کە بەرامبەر خوشک و براکانمان ئیکا لە ڕۆژئاوا. ئەمڕۆ لەوان قەوما و سبێنن لە ئێمە، ئاخر منداڵی بێتاوان ئەکوژن، ئاخر ئافرەتی بێتاوان ئەکوژن، ئاخر ئەو هەموو خەڵکە لەناو ئەبەن. پێویستە ئێمە هەڵوێستەیەکمان هەوێ، هەڵوێستەکەمان پێویستمان بە ئیرادەی گەل هەیە کە هەمومان پێکەوە دژی ئەم داگیرکاریە بینە دەرەوە لە ڕۆژی هەینیدا کاتژمێر 2